بسم الله الرحمن الرحيم. جۆرێکی تر لە جۆرەکانی غودەی دەرەقی گرێیاویە، واتە ئەم غودەیە گرەی تایە. زۆربەی ئەم گرەیانە دابەشەکرێن بە دوو بەشی سەرەکیەوە: غودەی گرێیاوی خاوێن، ئاسایی، طەبیعی، سادە. ئەمە لە زۆربەی ئێمەی کووردا وجودی هەیە، بە تایبەتی لە عێراقا ڕێژەکەی ئەگاتە لە ساڵ 33 بۆ لە ساڵ 65. واتە ئەم گرەیانە زۆرن و لە زۆربەی ئینسانی تەندروستیشە هەن لەبەرەوە جێی ترس و دڵەڕاوکێنیە، بۆ چونکە غودەکە خاوێنە، هیچ کێشەیەکی تەندروستی دروست نەکردووە و هیچ فشارێکی بۆ سەربۆری هەناسە یاخود پڕکاریەکی نییە، لەبەرەوە تەنها دڵدانەوەی نەخۆشەکەی ئەوەی و هیچ کێشەیەکی بۆ نەخۆش نابێت. غودەی جۆری دووەمیان کە گرێیاویە غودەی شێرپەنجەییە. ئالەم کاتەیە پێویستە کات جۆری شێرپەنجەیەکە دیاری بکرێ و نەشتەرگەریەکی بنەبڕی یەکجارێکی بۆ بکرێ و بە پشتیوانی خوای گەورە چارەسەری شێرپەنجەیەکەش بۆ خۆی لای ئێمە زۆر سادە و ساکار و کە بنەبڕ بوو بە پشتیوانی پەروەردگار لە سەدا 99 نەخۆش بە نەشتەرگەریەکە چارەسەرە بن و پێویستیان بە هیچ جۆرێکی تر لە چارەسەر و لە کیمیایی و لە لەیزەر و لە ڕێدیۆتەراپی نابێت. بۆیە غودەی گرێیاوی کە ئەوەی خەڵک لی ئەترسێ جێی دڵەڕاوکێنیە و جێی ترس نییە و چارەسەریشی زۆر ئاسانە لە چاو گرەی ئەندامەکانی ترە جگە لە غودەی دەرەقی. سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه.